نزیکەی 3 مانگە لە زۆربەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق کە زۆرینەی شیعەنشینن ناڕەزایەتی لە بەرامبەر خراپی دۆخی ژیان و کەمی خزمەتگوزاریەکان و خراپی بەڕێوەبردننی دامەزراوەکان سەری هەڵداوە. سەرئەنجام عادل عەبدولمادی سەرۆکوەزیران نامەی دەست لە کارکێشانەوەی وەک سەرۆکوەزیران پێشکەش کردو. لەو کاتەشەوە چەندین ناو بۆ شوێنگرەوەی پێشکەش کراوە کە سەرجەمیان لەلایەن خۆپیشاندەرانەوە ڕەت کراوەتەوە کە دواهەمینیان ئەسعەد عەیدانی بوو کە ئێستا پارێزگاری بەسڕایە. ئەو واقعی کە ئێستا عێراق لەم چەند مانگە دروستی کردووە کارکتەری تازە بێتە پێشەوە دەناچووکە کەس ناکرێت کەس بۆ کەسی بەجێبێڵە بەڵکو پێویستە کات کە هەردوو لە بە تەوافق جاران وەکوتم تەوافق لە نێوان بەیتی شیعی بوو کە ئێستا وەکو جاران نەما بەیتی شیعی تەوافق لە نێوان بەیتی شیعی و کوردی و سونی بوو و ئێستا وەختێتی کە تەوافق بێت لە نێوان نخبەی سیاسی عێراق بە تێک ڕێهێزەکانیانەوە لەگەڵ شەقامی عێراق. ئەوەی کە لە عێراق ڕوویە ئەو حاڵەتی کە توانم بڵێم چاوەڕوانکراو بوو بۆ لەبەرەوەی کە ئێساتی فراغێکی ئیداری حکوومەتی هەیە سەرۆکوەزیران شوێنەکەی بەتاڵە و کاتی وادەی پڕکردنەوەی بەسەر چووە ئەو کەسانی کە بربژێرن بۆ ئەو شوێنە ڕێی شەقام لەسەریان باش نییە سەر کۆمار ئیمزای لەسەر حاڵەتی ئەو کەسی کە بربژێرکراوی ئیمزای لەسەر نەکە بووە. قوڵبوونەوەی ململانیەکان و نەگەیشتن بە چارەسەر دەنگی گەلی بەرامبەر کوتلە سیاسیەکان لە گۆڕەپانی خۆپیشاندانەکان هێشتا با بڵیندی هێشتوتەوە. هەر ئەوەشە بۆتە هۆی ئەوەی دیار نییە چارەسەری پرسی داخوازیەکانی جەماوەر کەی دەکرێت کە داخوازی یەکەم و کۆتاییان هەر چاکسازی و لابردنی گەندەڵی و نەهێشتنی نائەدالەتیە. عومەر کەریم گەلی کوردستان، سلێمانی.